ڕاگەیاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە کوشتنی کۆڵبەران لە کوردستان. ئێوارەی ڕۆژی یەکشەممە 15 گەلاوێژی ساڵی 1402 هێزەکانی سەرسنوور لە نەوسود تەقەیان لە کۆمەڵی کۆڵبەر کردو لە ئەنجامدا کۆڵبەرێک بە ناوی ئاسۆ کەریمی گولەیەک بەسەری دەکەوێ و دوای نزیکەی 19 کاتژمێر تەرمەکەی دەدۆزرێتەوە و هەروەها 8 کۆڵبەری تریش بە سەختی بریندار بوون. بە گوێرەی زانیاریەکانی کۆڵبەر نیوز ناسنامەی 7 کەسی تر لە بریندارەکان پشتڕاست کراوەتەوە کە بریتین لە ئەحسان ڕەسووڵی، سەلام وەیسی، میلاد بازانی، ئومید وەیسی، نیما ئەعزەمی، هوشیار بازانی و فەرشاد. کۆڵبەرە بریندارەکان بە مەبەستی چارەسەر گواستراونەتەوە بۆ نەخۆشخانەی قودس لە شاری پاوە و باری تەندروستی چەند کەسیان خراپ ڕاگەیەندراوە. لە ماوەی یەک مانگی ڕابردوودا دەیان کۆڵبەر لە ورمێ تا ئەورامانات لە پێناو بەدەستێنانی پاروەنانێک بۆ خۆیان و بنەماڵەکانیان بە تەقەی بە ئەنقەست و ڕاستەوخۆی مرۆڤکوژانی کۆماری ئیسلامی ئێران کوژرا و بریندار بوون. بەداخەوە ئاماری ئەم جنایەتە ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە. بە شێوەیەکی مامناوەند ساڵانە 100 کەس لە پێناو دابینکردنی ژیانێکی مەمرە و مژی و بەهۆی تەقەی ڕاستەوخۆی بەکرێگیریەوانی ڕژیمی ئیسلامی لە ناوچە سنووریەکان گیانیان لەدەستداوە و چەند هێندەی ئەم ژمارەشە بریندار و کەمەندان بوون. ڕەهەندەکانی هەژاری و بێبەشی و بێکاری لە کوردستان ئەوەندە بەربڵاون کە تەنانەت ئەو مەترسیە ئاشکرایانەیش کە هەموو ساتێک هەڕەشە بۆ سەرگیان و ماڵی ئەو زەحمەتکێشانن ڕێگر نین بۆ پەنابردن بەر کۆڵبەری. کۆڵبەری کار و پیشە نییە، بەڵکو و بەڕبەریەت و کۆیلایەتیە کە لەلایەن حکوومەتی ئیسلامی ئێران و بازرگانە چاوچنۆکەکانی ئازار و مەرگ و کارەساتەوە بەسەریاندا سەپێنراوە. کۆڵبەری دەرەنجامی هەڵاواردنی سیستماتیکی حکوومەتی ئیسلامی بەرامبەر بە خەڵکی کوردستانە. کۆڵبەری ململانەی لە نێوان کرێکانانی کۆڵبەر و دەسەڵاتداران و سروشدە بۆمانەوە. ململانەیە کە کۆڵبەران ناچار دەکات بۆ دابینکردنی ژیان و بەدەستێنانی پاروەنانێک لەگەڵ مەترسیەکانی دەسترێژی هێزە چەکدارەکانی ڕژیم مینە بەجێماوەکانی شەڕی ئێران و عێراق کەوتنە خوارەوە لە بەرزاییەکان لەگەڵ بەفر و زریان و گەرما و هەڵگرتنی باری قورس دەست و پەنجە نەرم بکەن. بۆچی دەبێت خەڵک ناچار بکرێن کارە سەخت و نائامنەکانی وەکو کۆڵبەری قبول بکەن؟ بۆچی لە کوردستان کار و پیشەی گونجاو و پێویست نییە بۆ ئەوەی کرێکاران ناچار نەبن بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیانێکی مەمرە و مەژی بۆ خۆیان و بنەماڵەکانیان لەژێر ڕەهێڵەی گولە و تێپەڕبوون بە ڕێگای ئاستەنگ و بەسەر کێڵگەکانی مین و بە گەرما و سەرمای تاقەت پڕۆکێن کەلوپەلەکان بە کۆڵ بۆ ئەمدی و ئەو دێوی سنوورەکان بگوازنەوە. بە بەشێکی کەم لە بوجە و تێچووی سەرکوت و ترۆری کۆماری ئیسلامی ئێران دەکرێت هەلی کاری پارێزرا و گونجاو بۆ کۆڵبەران دابین بکرێت و کارەساتی سەدەی 21 لە کوردستان کە بریتی بێ لە کۆڵبەری بۆ هەمیشە کۆتایی پێبهێنرێت. دابینکردنی کار یان بیمەی بێکاری پێویستیەکی هەنووکەی خەڵکی زەحمەتکێشە لە هەموو ئێران و بە کوردستانیشەوە. بەڵام تاو کاتەی کە خەڵکی بێکار ناچار بن مل بەو جۆرە کارە مەترسیدارانە بدەن پێویستە ڕژیم ناچار بکرێت دەست لە ڕێگری و کوشتنیان هەڵبگرێت. کۆمەڵا وێڕای دەربڕینی هاوخەمی خۆی بۆ بنەماڵەی کۆڵبەری گیان بەخکردو ئاسۆ کەریمی و هیوای زوو چاکبوونەوە بۆ بریندارانی ئەو جنایەتە ئاشکرایە کردەوەی جنایەتکارانی کوشتاری کۆڵبەران لەلایەن ڕژیمی ئیسلامیەوە بە توندی ئیدانە دەکات و لە هەمان کاتدا جاخ لەسەر ئەوە دەکاتەوە کە دانیشتوانی شارە سنووریەکانی کوردستان دەنگی ناڕزایەتی و بێزاری خۆیان بەرامبەر بە تاوانەکانی ڕژیم بەرز بکەنەوە و ڕێگە لەدەن ڕژیمی ئیسلامی چیتر ئەو زەحمەتکێشانەی کە بە ناچاری و بۆ دەستە بەرکردنی بژێوی ژیانیان پەنا دەبەنە بەر کارە مەترسیدارە بەم شێوەی دەڕەندانە بکاتە قوربانی. کومیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 17 گەلاوێژی 1402 هەتاوی.